ئەمریکا نایەوێت سیناڕۆی پێگەداکوتنی ڕووسیا لە سووریا بەسەر لیبیا دووبارە ببێتەوە لەبەر ئەوە دەستی کردووە بە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی تونس بۆ ناردنی هێزی سەربازی بۆ ڕێگری لەو هەنگاوەی ڕووسیا. بە پێی راپۆرتێکی ئاژانسی ڕۆیتەرز جەنەڕاڵ گریگۆری هاتڤێڵ بەڕێوەبەری هەواڵگەری سەرۆکایەتی سوپای ئەمریکا لە ئەفریقیا ڕایگەیاندووە ڕووسیا چواردە فڕۆکەی ڕادستی چەکدارانی ڤاگنەری کردووە لە لیبیا بۆ هاوکاری چەکدارانی خەلیفە حەفتەر کە هێزی ڕووسین و بە پارە شەڕ لە دژی حکوومەتی تەرابلوس دەکەن. باوتەی ئەو بەرپرسە ئەمریکیە فڕۆکەکانی ڕووسیا بە سەراسمەنی ئێراندا چوونەتە سووریا دواتر ڕەوانەکراون بۆ لیبیا. تا ئێستاش ئەو فڕۆکانە بەکار نەهێنراون لە دژی هێزەکانی حکوومەتی ویفاقی نیشتیمانی لیبیا. ئەو ژەنەراڵ ئەمریکیە دەڵێت سوپای ئەمریکا بڕوای وانە ئەو فڕۆکانە هاوکێشەی جەنگەکە لە لیبیا بگۆڕن چونکە ڕووسیا پێویستی بە کۆتایی هاتنی جەنگ و یەکلاییکردنەوەی نییە بەڵکو هاوکار دەبێت بۆ ئەوەی مۆسکۆ پێگەیەکی استراتیژی بۆ خۆی لە باکووری ئەفریقیا دروست بکات. ئەوەش ئەو بابەتەیە کە ئەمریکا و ئەوروپا لێی دەترسن. بە پێی راپۆرتەکەی ڕۆیتەرز مەترسی سەرەکی ئەمریکا ئەوەیە مۆسکۆ لیبیا بکاتە پێگەیەکی هەمیشەیی بۆ بڵاوکردنەوەی موشەکەکانی کە ئەگەر ئەوە ڕوو بدات و سیستەمی موشەکی دوورهاوێژ لە باکووری ئەفریقیا دابنێت یاریەکە بەسەر ئەوروپا و هاوپەیمانی ناتۆ و زۆرێک لە وڵاتانی ئەوروپا پێچەوانە دەکاتەوە. لە یەکەمین کاردانەوەشیدا لەو بارەوە سەرۆکایەتی هێزەکانی ئەمریکا لە ئەفریقیا ئەفریکۆم لە بەیاننامەیەکدا بڵاوی کردەوە کە ستیفن تاونسن سەرۆکی هێزەکانیان لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ عیماد ئەلحەزقی وەزیری بەرگری تونس بە گفتوگۆیان سەبارەت بە بڵاوکردنەوەی هێزی ئەمریکا لە وڵاتە کردووە و لەسەر هاریکاری یەکتر ڕێکەوتون بۆ ڕێکری لە هەڵکشانی گەرژی زیاتر لە ناوچەکەدا. ناوبراو ڕاشی گەیاندووە ڕووسیا بەدەزوەردان لەو دۆخە لە باکووری ئەفریقیا هاتۆتە پێش بۆتە سەرچاوی مەترسی بە تایبەت هەوڵدانی بۆ خۆشکردنی ئاگری جەنگ لە لیبیا. بۆیە بەوتەی ناوبراو هاوکاری هەردوو وڵات پێویستیەکی گرنگە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەی تیرۆر و ڕێگری لە دەستە پیسەکان کە ئەو بەو جۆرە لە بەیان نامەکەیدا ناوی بردووە. لای خۆی وەزارەتی دەرەوەی ئەڵمانیا داوای کردووە دەست بەجێ جەنگ لە لیبیا ڕابگرێت و قادەغەکردنی ناردنی چەک و تەقەمەنی بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئاماژەشی کردووە کە پێویستە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەو بارەیەوە بڕیار بدات. سەبارەت بە هەڵوێستی ڕووسیا ماریا زاخارۆڤا و تەبێژی وەزارەتی دەرەوە ڕایگەیاند دۆخی لیبیا لە ئاڵۆزبوونی بەردەوامدایە و هاوکاری لایەنی دەرەکی هاوکێشەی جەنگی گۆڕیوە. ماوەی ساڵێکە هێزەکانی خەلیفە حەفتەر ئەفسەری خانەنشینی پێشووی حکوومەتی لیبیا هەوڵ دەدات کۆنتڕۆڵی تەرابلوسی پایتەختی وڵات بکات کە بەدەست حکوومەتی ویفاقی نیشتیمانیەوەیە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە دانی پێدانراوە. بەڵام پاش ڕێکەوتنی تەرابلوس و ئەنقەرە خەلیفە حەفتەر ڕوبەڕووی شکستی گەورە بوویەوە لە ڕۆژاوای لیبیا و چەندین پێگەی سەرەکی لەدەستدا لە ناوێندا بنکەی ئاسمانی وەتیە کە لە ساڵی 2014ەوە بەدەستیەوە بوو.